لە دوای تێپەڕینی پەتای کۆڕۆنا و گەڕانەوەی ژیانی سروشتی لە ئەوروپا تاوانی کوشتنی ژنان کە بەوەی سەپاندنی ڕێوشوێنە تەندروستیەکانەوە پاشەکشەیەکی هەڵخەڵاتێنەری کردبوو جارێکی تر بەرز بووە. کاڵگرتنی ئەو لەمپەرانەواتە ئازادکردنی خاوەنی خۆ توندەکان بۆ ئەنجامدانی تاوان و لە دەستدانی کۆنتڕۆڵە بۆ گیانی کۆمەڵگە. لیستی قوربانەکان هەموو وڵاتانی ئەوروپای گرتووەتەوە، بەڵام لەو وڵاتە کەمانەی کە ئاماری ساڵی 2021یان پێشکەش کردووە جا فەرمی یا لەلایەن ڕێکخراوەکانەوە بێت، ئاماژە بەو دیاردەیە دەکات. یەکێک لە وڵاتانە ئیسپانیایە کە لە هەر 3 ڕۆژێکدا ژنێک بەدەستی هاوسەرەکەی یا هاوسەری پێشووی دەکوژرێت. ئەوەش لە دوای هەڵگیرانی لەمپەرە تەندروستیەکانی حوزەیرانی ڕابردووەوە هات کە لە سەردەمی کۆڕۆنادا هەفتەیەک ژنێک دەکوژرا. لە بەلجیکا لە دوای نیسانی 2021دا 12 ژن کوژران، کەچی لە ساڵی 2020دا تەنها 24 ڕووداوی لەو شێوەیە تۆمارکرا. لە فەڕەنسا 56 ژن بەدەستی هاوژینی ئێستایان پێشویان کوژران، بەرامبەر بە 46 ژن لە ساڵی 2020دا. ڤیکتۆریا ڕۆزێلی سەرۆکی لیژنەی حکوومەتی ئیسپانیا دشی توندوتیژی پیاوان بۆ ئاژانسی فرانس پرێسی ئاشکرای کردووە کە کاتێ ژنان ئازادیان بەدەست دێننەوە دەستدرێژی کارام بڕوایان وایە ئەوان کۆنتڕۆڵ لە دەست دەدەن، بۆیە کاردانەوەیان زۆر تون دەبێت. ئەو شەپۆلە کوشتنەی ژن دەسەلمێنێت کە لە چەند مانگی ڕابردوودا ڕوویداوە. ناوبراو زیاتر ڕوونی دەکاتەوە، دەڵێت کاتێ لەمپەرەکانمان هەڵگرت دەرگای پەتایەکی دیکەمان کردەوە، ئەویش پەتای نێری نەبوو کە لە پشتی ئەو لەمپەرانەوە خۆی شاردبووەوە. ئەوەش بەو مەرجەی ئیسپانیا یەکەمین وڵاتە لە ساڵی 2004دا یاسایەکی دەرکردووە کە ڕەگەزی قوربانیەکان بەکاردێنێت بۆ بنبڕکردنی ئەو پەتایانەی هەڕەشە لە ئاسایشی کۆمەڵگە دەکەن. لە کاتی سەپاندنی ڕێوشوێنە تەندروستیەکاندا بە دوواداچوونی توندوتیژی خێزانی ئەستەم بوو، بۆیە قوربانیەکان پابەندی مانەوە لە ماڵ دەبوون و ناچار بوون لەگەڵ تاوانباراندا بمێننەوە. بەگەڕانەوە بۆ نمونەی ئیسپانیا لە کاتی قەدەغەی هاتوچۆدا لە نێوان ئازار و حوزەیرانی 2020دا داخوازی بەهاناوە چوون بەراورد لەگەڵ ساڵی 2019دا بە ڕێژەی لە 158 زیادی کرد. لە ڕێگەی ئینتەرنێتیشەوە ئەو ڕێژەیە بەرز بووە بۆ لە 458 کە وەزارەتی یەکسانی ناوی لێنا بە داواکاری بێدەنگ. ڤیکتۆریا ڕۆزێل لەوبارەوە دەڵێت ئەمە بەڵگەیە لەسەرەوەی هەندێک لە ژنان دۆخیان بەو شێوەیە نەبووە بتوانن پەیوەندی بکەن. ئەم بابەتە لە ئیتاڵیا و ئەڵمانیا بە هەمان ئاڕەستەدا چووە. لە بەریتانیا ڕێکخراوی ڕیفیوچ کە یارمەتی قوربانیانی خێزانی دەدات لە نێوان بەهاری 2020 و شوباتی 2021دا 2 بەرامبەری ساڵانی ڕابردووی تۆمار کردووە. ئەمە لە کاتێکدا بووە ئەو ژنانە لەژێر چاودێری هاوسەرەکانیاندا بوون و زۆر قورس بووە پەیوەندی بکەن. لە ئیتاڵیا پۆلیس ژمارێکی بەهاناوەچوونی دانابوو کە ژنەکە دەیوت داوای پیتزای مارگریتا دەکەم. ئەوەش ئاماژە بوو بۆ ئەوەی یان تووشی توندوتیژی بووە یان لێی دەترسێت. پۆلیس تیمی بەهاناوەچوونی دەنال. لە ئیسپانیاش لە ڕێگەی دەرمانخانەکانەوە پەیوەندیان دەکرد کە تەنها شوێنی کراوەی سەردەمی قەدەغەی کۆڕۆنا بوو. ئەنخلیس کارمۆنای سەرۆکی چاودێری ئیسپانی لە دژی توندوتیژی خێزانی و ڕەگەز ئاماژە بە زیادبوونی پەیوەندیەکان دەکات، هەرچەندە کوشتنەکان لەو خۆناغەتا پاشەکشەیان کردووە. لە ساڵی 2020دا لە فەڕەنسا 90 و لە ئیتاڵیا 67 و لە ئیسپانیا 45 ژن بەدەستی هاوسەرانی پێشویان کوژراون، بەڵام لە بەلجیکا وەکو خۆی واتە 24 ژنی کوژرا و مایەوە. بە بۆچوونی ئەنخلیس خایمی دی پاپلۆی سەرۆکی کۆمەڵەی ئیمینیستی ژنانە ئەوە دیاردەیەکی نامۆ نییە، چونکە مانەوە لە ماڵدا سیناریۆیەکی ئەنجامدانی توندوتیژی و کۆنتڕۆڵ بوو بۆ ئەنجامدەرانی، بۆیە دوای ئەوە زیادبوونەوەی شتێکی چاوەڕوان کراوە. زۆربەی کاتیش پیاوەکە لەو کاتەدا ژنەکە دەکوژێت کە لەی جیا دەبێتەوە یان پەیوەندێکی سۆزارانەی نوێ ئەنجام دەدات، بەڵام لەمپەرە تەندروستیەکان ئەوەیان دواخستە بوو.